ئاسێکی باش ئەو ململانەیانی کە ئێستا لە نێوانی وڵاتە زلهێزەکان هەیە لە نێوانی قوتبەکان هەیە بە نمونە ئەمریکا و ئێران لە عێراقا کەرکووک نەچۆتە نێو ئەو ململانیانەوە بە شێوەیەکی بەرچاو بەڵام ئەگەر بێت و بارودۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێ بە دڵنیایەوە کەرکووکش یەکێکە لەو شارانی کە ئێمە وەکو کورد پێی ئەڵێن شوێنی جێناکۆکەکان بەڵام بمانێ و نەمانوێتێکە لە شارەکانی عێراق ئەو گرژ و ئاڵۆزیە لە بەغدا و لە تکریت و مەسەلەن لە شارەکانی تر هەبێ لە کەرکووکش بە هەمان شێوە گرژی و ئاڵۆزی ڕوئەدا و پێویستە سەرکردایەتی سیاسی کوردی لە ئێستاە پلانی هەبێ بەرنامەی هەبێ و ئامادەکاری بکە بۆ هەر دۆخێکی نەخوازرا و ئەگەر لە کەرکووک دروست بێ لەبەر ئەوەی کەرکووک کوردستانیە و بەپێی ئامارەکانش زۆربەی هەرە زۆری دانیشتوانەکەی کووردە بۆیە سەرکردایەتی سیاسی کوردی هەموو حیزبەکان ئەبێ لە ئێستاە پلانیان هەبێ بۆ هەر ئەگەرێکی نەخوازرا و یان هەر ئەگەرێکی چاوەڕوان کرا و لەبەرەوەی دۆخەکەوای لێ هاتووە لە ئانوساتایە هەر کاتێک معادلەکان بگۆڕێ ئەگۆڕێ پێویستە سەرکردایەتی سیاسی کوردی ئامادەکاری تەواو بکات. دیارە پێشتر و لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرش بە هەمان شێوە دۆخی کەرکووک ینی بە بەردەوامی دۆخێکی ناجێگیر و ناسەقامگیر لە ڕووی سیاسی ئەمنی کۆمەڵایەتیشەوە تەنانەت بەخۆیەوە بینیوە لێرە گۆڕانکاری زۆر سیاسی ڕووەدا دەستەیەک دەبنە حاکمی ئەم شار و دەستێکی تر دەگۆڕێن و کەسانێکی تر دێن جارێک لە دەستی کوردە و جارێک لە دەستی عەرەبە تورکمان شەڕێەوە دەکات کە پۆستەکان لای ئەو بێ ینی بەگشتی چونکە حکوومەت یاریمی کوردستان سیاسەتێکی ناڕوونی بەرامبەر ئەم ناوچانە هەیە بۆیە بەردەوام خەڵکی ئەم ناوچانەش لە دڵ ڕاوشی بەردەوامدان و لە ڕاڕاییدا نازانن ئایندەیان بەرەو چی ئەڕوا لێرە ململانێکی توندی بەهێز هەیە جگە لەوەی کە ململانەکان لە نێوان نەتەوەکانە ئێستا ململانەیەکی مەذهبی قوڵش هاتوتە پێشەوە کە ململانی مەذهبی سونی و شیعیە و هیلالی شیعیە و دەستباڵایی شیعە و ئێرانیش بە تایبەتی لێرە زیاتر بەدی ئەکرێ زیاتر لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ئەمە بەزەقی بینراوە حکوومەتی عێراقش بە هەمان شێوە بە شێوەیەکی تۆکمە نەهاتوتە پێشەوە بۆ کەرکووک بێخاوەنە کەرکووک بێ کەسە کەس خاوەندارەتی خۆی بۆ ئەم شارە نەسەلماندووە تەنانەت شەڕ و ئاژاوە و پرشکی ئاگر نەبێت کە بۆ خەڵکەکەیت دیارە ئەو دۆخێکی ئێستا بەسەر عێراق و ناوچەکە هاتۆ دۆخێکی ئاڵۆزەوە دوای کوشتنی ئەو دوو کەساتیە هەم ئێرانی و عێراقی وای کردو دۆخەکە لە عێراق ڕوو لە ئاڵۆزبوونیی زۆر بکەوە دیارە ناوچەکەش تووشی گرژیەکی گەورە بووە بۆیە لە ئێستاە دۆخی کەرکووکیش وەکو شارەکانی تری عێراق ڕاستە ئێستا لە بارێکی ئەمنی تۆکمە نییە بەڵام دڵنیا بە لەوەی یعنی دڵنیان لەوەی کە لە ئایندیا کەرکووکیش تووشی هەمان کێشابێ و ئاڵۆزەکان لەوەی بێتە کەرکووک بۆیە پێویستە لە ئێستاە کورد وەکو یەک ڕزی خۆی بپارێزێ و هەوڵ بدا بەرنامەی داهاتووی هەبێ بۆ شارەکە و هەوڵ بدا ئەو کێشێنەی کە دروست بووە لە شارەکانی تری عێراق بۆ شێوە ئاڵۆزیە نەهاتە کەرکووک و ئەمریکیەکانیش لێرە دەور و کاریگەری خۆیان هەیە و ئەو وەزعی کە لە کەرکووکە گوزەراوە لە پێشترا دیارە بە ئۆکەی و بە بڕیاری هەڵکردنی گڵۆپی سەوزی ئەمریکا بووە کە دۆخی کەرکووک بەسەر هاتەوە بۆ ئێستا پەشیمانن لەوەی کە ئەو بەرنمەیان داناوە ئەو بەرنمەیان جێبەجێ کرد بۆیە پێویستە کورد خۆی ئامادە بکات بۆ دۆخی کەرکووک و دۆخی کەرکووکش بەرەو ئاڵۆزیە ڕواوە لە چەند شەوی ڕابردووژە دیار بوو کە داعش لە کۆمەڵەیە شوێنەوە هجوومیان کرد بۆ سەر هێزە عێراقیەکان بۆیە ڕوو لە ئاڵۆزبووی زیاتر دەکات و وەک باسشم کرد پێویستە کورد خۆی بۆ ئامادە بکات.